لەیلا مستفا ڕەحیم یا لەیلا سۆفی سوڵتانی دایک بووی ڕۆژهەڵاتم و دانیشتووی شاری کۆیم. ماوەی چەند ساڵێک دەبێ دەستم داوەتە پەیکەر دروستکردن بە سیم لەو کەسانەی کە سمبولی کۆمەلگا بوون لە شۆڕشەکاندا گیانیان بە خەتکەری یا بە دەستی زۆرداری جەمهوری ئیسلامی یا ئیعدام کراون یا ئەوەی کە ئەشکەنجە دراون لە زیندانەکانن و ئەو کەسانەی ئەو ژنانەی کە لەو دیوەوە بە درۆن هێرشیان کراوەتە سەرێ و گیانیان بە خەت کردووە. من دەمهەوێت لە ڕگەی ئەم پەیکەرانەوە ئەوڵەن ناوی ئەو کەسانە بە زیندووی بێڵمەوە و دوو جنایەتەکانی جەمهوری ئیسلامی پێشانی جیهان بدەم کە ئەمە بەشێکی زۆر بچووکە لە جنایەتەکانی جەمهوری ئیسلامی بەرامبەر بە مرۆڤایەتیەوە بەتایبەت بەرامبەر بە کوردی کردووە. هیوادارم ڕۆژێک بێیدی من پەیکەری ئازارەکان تێکەڵچێژ نەکەم، پەیکەری ئازادی دروست بکەم بۆ نیشتیمانەکەم. ئەمە سیمێکی ئاساییە، کاری خانوبەرەی پێ دەکەن، هەرچەند من ئیمکاناتی زۆرم نییە لێرە، بە کەمترین ئیمکاناتەوە من دەمهەوێ گەورەترین پەیام بنێرم. سیمی سەبەی پێ دەڵێن خانوبەرە، نازانم لەوەدا چی پێ دەکەن، بۆیە منیش حەولم داوە هەر بەو سیمە بتوانم پەیامی خۆم بگەیەنم. هەم مەینەتەکانی ژنان زۆرترە، هەم ژنان زیاترین قوربانییان داوە. تۆ سەیرکە ژنان، ئێمە ژنمان هەیە هەم بەرامبەر بە کولتور و نەریت و یاسای وڵاتەکە و بەرامبەر بە دوژمنەکانی و ئەوانە هەموو خەباتیان کردو، لە چەندین پێگەوە خەبات دەکات ژنی کورد و زیاترین قوربانی داوە. تۆ لە شەڕەکاندا ژنان دوو جار قوربانین، لە ژیانی ئاساییدا بەرامبەر بە کولتور و نەریت و یاسا و دین و ئەوانە چەندین جار قوربانین. بۆیە ئێمە قوربانی ژنمان زۆر زیاترە و ئادەرد و ئازار و مەینەتیەکانی ژنمان زۆر زیاترە. بۆیە من پێم وایە دەبێ پەیکەرەکانی ژنان زۆر زیاتر بن. تا ئێستا ئێمە شتێکمان نییە بە ناوی ئارامی. تۆ بە درێژایی 110 ساڵ مێژووی کورد هەر بەشێکی تۆزێک ئارام بێ، بەشەکەی دیکە پڕێتی لە برین، پڕێتی لە ئازار، پڕێتی لە هەڵوەدایی و دەربەدەری و هەمووی ئەو چۆن بڵێم هەمووی ئەو ئازارانەی کە بەڕاستی شایانی مرۆڤایەتی نین بۆ کورد هەیە. بۆیە من حەولم داوە لە هەر شوێنێ و بەشێک برینێک هەڵبژێرم و تێکەڵچێشی بکەم بۆەوەی نەمرێ و بمێنێت بە زیندووی. ئەمە بەیان هاوسەری پێژمانە. پێژمان یەکێک بوو لەو کوڕە چواردانە هاوڕێمان جەمهوری ئیسلامی دەست بەسەری کردن و ئیعدامی کردن. کەسێکە کەزەی سەباحی کوڕێتی، ئەو کاتێک کە ڕۆیشت چۆ بۆ منتقە وتی تانەیەمەوە تۆ نابێ قژی سەباح ببڕی. قژی سەباح درێژ بووە بە ماوەی ئەو چەند ساڵەکە و لە زیندان بوو کە ئیعدام کرا و ڕۆژی ئیعدام کرا بەیان قژی کوڕەکەی بڕی و هەڵی هێناوە لە دژی جەمهوری ئیسلامی. بۆیە ئەمە سیمبولێک بوو و دەبێ بمێنێتەوە. سیمبولێکن هەر یەکە و گیانبەخت کردوویەکە، هیچی ناواقعی تێدا نییە. لە شۆڕشەکانەوە تۆ سەیری بکەی، پەیکەری غەزاڵمان هەیە، لەیلا قاسممان هەیە، پەیکەری زێنەبی جەلالیان کە 18 ساڵە زیندانیە و حکمی ئیعدامی هەبوو، ئێستا حکمی ئەبەدی هەیە کە تا ئێستا نەیتوانیوە مەرخەسی وەرگێت، تا ئێستا حەقی بینینی بنەماڵەکەی نەبووە. هیچ هەر پارچەکانی دیکەدا تەنیا لەیلا قاسمم هەیە. لێرە بە خۆشحاڵیەوە ئازادیەکەیە دوای هەموو قوربانیە کە دراوە، ئێستا تا حەدێک گەیشتۆ بە ئارامی. بۆیە من پێم وابوو لەیلا قاسم مافی خۆیەتی کە لە لای من پەیکەرێکی هەبێ، پەیکەرێک لە بەرخۆدان و لە تێکۆشان و لە گەورەی ژنێک کە بە تەنیا توانی بەرامبەر بە هێزێکی وەک سەدام بوەستێتەوە و بێدەنگ نەبووم. ئەوە بۆ من زۆر گرنگ بوو. پرۆژەی دیکەشم هەیە، پرۆژەی 100 پەیکەرەیە. حتمما لە وێژدا من چەند پرۆژەم هەیە بۆ هەڵەبجە و ئەوانە، بەڵام
تا ئێستا هەر ئەوانە بوون کە چۆن دەبێ بێ کارێکی دەستی من ئەوانەی پێشووترم بۆ فرۆشتن نییە، هەموو بۆ مانەوەی ناوەکانیانە لە لای خۆم. پێشانگەش بتوانم تەواوی کەم پێشانگا پێم خۆشە دابنێم، بەڵام وەک فرۆش نا، بمێننەوە بڵاو بنەوە و پشگیری بکرێن بۆ ئەوەی کە دنیا ئەم ئازارانی ئێمە ببینێ. ڕەنگەکانی ئێمە ئێستا یەک ڕەنگن و بۆ یەک ئامانجە، بۆیە ناتوانم جارێ ڕەنگیان تێکەڵ بکەم. حتمما زۆرێک لەوانە ئێستا ئەوەی بانێک ژینگە پارێزەکان ئەوە هەم زۆر ئازاری دەم، هەم بۆ هۆی کە بیر بکەمەوە لە پرۆژەیەکی گەورەتر ئەین دەردەکانیان زۆر چاژینگە پارێز بەجارێک و پێنجی دێ بەجارێکی دیکە لە ئاگر دەستوتان کە ئەمەش هەر دەستی دوژمنی تێدا بوو بۆ هۆی کە ئێستا ئەوەی کە بەیان هەرتوانین بەیانێکی تر و سەباحێکی دیکە دروست بکەم. زۆریان لەوانە کۆڵبەرێکی چیرۆکی کۆڵبەرێکی دیکەی پێوتم، کۆڵبەرێک کە بارێکی زۆر قورسی پەڕاندەوە و لەولا لێیاندا لە سنوور لێیاندا شەهیدیان کرد و دواتر کۆڵبەرێکی دیکە هات ئەویش هەر بۆ پارونانێک بەڵام جەمهوری ئیسلامی ئەعدامی کرد. ئیترمانە هەر یەکە و چیرۆکێکیان پێیە دەگەڵ خۆیان دەیهێنن، هیچیان بێ چیرۆکی پڕ لە ئازار نین، بۆیە حتمما لێیان دەبێتەوە. هەموو ژنێکی کورد چیرۆکێکی پڕ لە ئازاری نیشتمانەکەی لە دڵیدا هەیە، شەرت نییە تۆپێکەر دروستکەی، شەرت نییە وێنە بچێشی، شەرت نییە شیعر بنووسی، دەتوانی بە هەر شێوەیەک کە دەتوانی کە لە دەستی دێ و ئەم چیرۆکە بجێڕێتەوە، هەتا تەنانەت بە دەنگێک دەتوانێت بیژێڕێتەوە چیرۆکەکە نەهێڵێ بمرێت، چون ئێمە پڕین لە دەرد و ئازار و پڕین لە برین، پڕین لە برینی قەتماغە گرتو کە هەرگیز ساڕێژ نابێەوە. هەمووی ژنانی ئێمەی کورد پێما بێ هەر یەکێ چیرۆکێکی پێوە پێویستە بە نەمری بیهێڵێتەوە. من هەمیشە بە زۆر ژن دڵم تۆ هەموو ڕۆژی شەڕ دەکەی، ڕەنگە لەسەر شتێکی بچووک شەڕت کردبێ، ڕەنگە مەسەلەن ڕوبەڕووی کۆمەڵێک توندی تیژی ببێەوە، بەڵام بۆ شەڕ ناکەی لە پێناو مافەکانت. ئەو شەڕە کە هەر دەکرێت لە پێناو مافی خۆت بیکە، مەوەستا مەترسێ. ینی ئێمە ڕۆژانە هەندێک شت هەیە ئازارمان دەدەن بە ئازارەکانی لەسەر مافی خۆمان بێ، قەت نابێ ئێمە بەوەستین. دەبێ هونەرمەند بین، دەبێ شۆن پەنجەمان دیار بێ، دەبێ ژیانی وایە هەمیشە هەموو ژنێک دەبێ شتێک لە دوای خۆی بەزێڵێ بە زیندوی ڕای بگرێ.